ئادەم بڕۆ بزانت چەند تابلۆم هەناها ئەو گچکە ناوانەی کێشاینم هەموام لۆ بینێرە ئەوزارە ئەو بڕیاریاندایە بەشداری نەکەن مندارەکە زۆردا بەشداریم پێکردی نارێن ئیزعاجە کۆنتترۆلکردنی بڕێگە زەحمەت لێریاندانێ چەند ئەوانە ئەدی ئەوانە دیکەی لە سەداری ئەوە کراینە ئازەکە ئەوانە بە دیواری وێنێ لە لێرانە دان هەریوەدانێ جارێ ڕێزیانکە بەس ببا ئەویش بینە لای من وەچی داتنان هەڕۆ بالیفێ بینە ببووە ئەوەی ببەوە هۆڵی مەرجنی هەتووە کاتێکی بتوانانی تابلۆی بچێشی ئەگەر ئیلاگەر لەسەر داواکاری بی مەسەرەن لە کاتی زستان بە گوێرەی جەوی زستان عەز لێ تابلۆکی بچێشێ ئەوەی لای من یەکە لەوانە و معنای دیکەشی هەیە بەس وردەکاری زۆرە ئەوەی ناوەڕاست سروشتە و ئەوەی کۆتاییش ئەوە ژیانی لادێ لە وەرزی زستان و بەفرباری دوو کتێبی شاری منووسیە و چاپم کردوون تا ئێستا کە خۆم زیاتر لە نووسین ئیشم نووسینی شعرە و لە ئێستادا ڕۆمانێکشم لە بەردەستە بەڵام تەواو نەبووە بەنیازم بۆ ساڵێشتری شاڵاخوا پشتیوان بێت تەواوی کەم و لە چاپی بدەم گوتیا من دەرهێنێرم یاتوو ئادەم وەرە ئەو پەیراوانە لە پشت عارەبانی لابە جواندانێ لەوێ زارجان تامیش بینە بکۆکۆ ئەتوانی ئادەم دە عارەبانە بکشینەوە لەوێ ئیستا بکە هەڕ دەرکەی سکە بکۆ ئادەمە چەمە ڕۆیشتنی عارەبانە لە بەسی بەرێ ڕاگرە و دەرکا قەیم کە باش کاک سەرەدەی چوو لە ژۆرێ مایە شتێ خۆ لە بیر نەکەن لە ژۆرێ لە سەماعتەل نەبن من ئەرسەلان سلێمان قادر ناسراوم بە ئەرسەلان ئالانی ساڵی 1970 لە گوندی ئالانە لەدایک بوومە و بەر لەوەی بچمە قوتابخانە تووشی گرفتێکی جەستەیی بووم کە بووە هۆی ئەوەی لە پێ بکەوم و تا بەم زۆرێکان بینی ئیتر من هەموو خۆشیانێک کە مناڵێک ئەیبینی من زۆر کەم بینی مەچکە لە تەمەنی 6 ساڵی تووشی نەخۆشی بووم و بە مروری زەمن
نەخۆشەکە وای لێ کردم کە نەتوانم لەسەر پێکانم بوەستم. کاک دیاری چۆنی؟ باشە ئەحواڵت لە دەوامی برا؟ وەڵای ئەگەر ئەزیێت نەبی دام بەزینی مەمنونە بووم. چاوت خۆش بێ، سوپاس دەکەم. الله سلامت يا رب صافي. جاو پردی برك ازعاز دبي اوكي اگر لجوريش او يوردقليوا اسايا. السلام عليكم. زور چاک خەریکن کتێب وشتی لێگرن وەیە زۆر چاک. وەڵای حەزمەکردن دە قسان دەگە بکەم بزانم لە ئەم شێوازە چی دیمدی تێ نمونە چی دیکەی ئەو پێشبڕچێی بزانم هەموو لێرە ماینەوە نییە ئەوەی هاتبوون. ئێرەوانە ئەوڕۆ چارشەمەیەوەیە ئەوەی دیکە لۆ نەوڕانیانی دەست خۆش. یاخۆ بە خێر وێن گەنجینە. لاژەخان ماوەیان هەیە ماوە چەندە؟ یعنی کاتە چەند ڕۆژ؟ یەکمان زۆر نییە؟ دەمانێرە کتێبخانەی گشتیە حکومیە دیار نییە کە ڕۆژانە چەند کەس دێت ئێرە بە ڕۆژی وا هەیە هیچ کەسێک سەردانی ئێرە ناکە. ڕۆژی وا هەیە لەوانەیە تا 5 کەسی ڕۆژی وا هەیە زیاتر بووە بینی کۆمەلە خوێندکارێک پێکەوە دێن لێرە داوای کتێبیەکەن جاری وا هەیە وەکو گروپێک دێن کتێبیە بن جاری وا هەیە تاک تاکە خەڵک دەهەیە کتێبیە بە زیاتر ئەوانەی کە دێن لێرە کتێبیە بن کتێبەکان بۆ توێژینەوە و بۆ بە راپۆرت دروستکردن و بەحس و ئەوانایی بن. بابم بۆ لە ترێکی هێنا یارمەتیم بدا بیخۆم یەکەم جار بەدەست گرتی تا من بیخۆم. دوایی وتی با من شتێکت بۆ ئامادە بکەم بۆی خۆت ترێەکە بخۆی. دارێکی هێنا تۆزێکی لێرە کۆلی بۆ لە ترێکی خستە سەر ئێرە ئاوا شەقی نەکرد دەرز بووە تۆزێکی کۆلی کە بۆ لە ترێکەماندا ئەناسەر ئێرە ئەوایە ئەو کاتشی بۆم بگرن زۆر جوولە نەکا بۆی ترێکە نەکەوێت عرز. دەنکە دەکەم ڕائەکێشا مشکلەی ئەوەم هەبوو نەیەگرت. یەک دوو ڕۆژ بەدەستمەوە بوو دارەکە درزی برد وام زانی خراپ بوو لە دەستم باوکم شتێکی لێرە ئالان قایمی کرد ئەوە ساڵی 92 کە قایمی کرد سەیرمان کرد دارەکە تۆزەک شێوەی سپرینگی هەیە ئەتوانێت شت بگرێ. ئەو جارەی خواردنەکانم ئەخستە بەر ئێرە ئەیگرت ناکەوت کەوچک مەخستە بەر ئێرە پارۆنانم داهێنایە ئێرە میوەکانم لێرە داهێنا هەستم کرد
یارمەتی دەرەشی زۆر باش زۆر جار بە لە کاتی سوعبەت لە لای برادەرەکانمە گەر دەستی لێ بدەن ئەڵێم دەستی لێ نەدەن چکاوە ئەگەر لە دەستت بشێ بێ 6 مانگ حکم بخۆی سکۆ وەک ئەو وایە دەستی منە شکاندووە. جەنجی ئەوین من لە جەنجی عشقی تۆدا ڕوبەڕوو بووم من لە جەنجی عشقی ئەودا ڕوبەڕوو بووم یەکەم تەقە دڵمی پێکا مدەوەرگە مارۆمیدا دیلی جەنگی عشقی ئەوم بەندی کردم کەوتمە دەستی وەک ڕەشەبا لولی کردم بە قژی لول و پەخشانی کەلەپچەی دوو دەستی کردم بۆ تیماری زامی دڵم لە بری بەنز بە یەک نیگا هۆشی بردم بێهۆش ماوم بێچارە سەر دڵی بردم لەژێر چاودێری چڕی دام بە زاماری بەندی کردم بە توولی عمرم حکمی دام. ئێرە فێنێکترە بەس ئێرە سەڕێ نییە کاک لە ساڵی 93ەوە من خەریکی وێنە کێشانم تا ئێستا زیاتر لە 15 پیشانگام هەبووە چەند پیشانگایەکی تایبەتشم هەبووە لەگەڵ کەسانی تر تا ئێستش بەردەوام لە وێنە کێشان و لە کردنەوەی پیشانگا. من ئیشی شێوەکاری ئیشی شێعر نووسین بۆتە بەشێک لە ژیانم کە ناتوانم بەبێ ئەوانە بژیم زۆر جار ئیشی زەرورم هەبووە ئیشی ماڵەوەم هەبووە ئیشەکەم درەنگ کەوتووە هەر لەسەرەوەی کە شارێک بنووسم یاخود تابلۆیەک بچێشم لە تێڕوانینی من هەردووچیان ئەتوانن جێ یەکتری پڕکەنەوە بە چکە شعر نووسین خۆی دیمەنێکە لە زەهنی نووسەر شتێکە پێشتر هەیە دیمەنەکە هەیە بە تۆ ناتوانی تابلۆکەیان دەرفەتت نییە تابلۆکەی بۆ بچێشی دیمەنەکە هەیە لە جیاتی ئەوەی بیکەی بە تابلۆ ئەیکەی بنووسین. لە کۆتاییە ئەمەوێ بڵێم بە هەموو ئەو کەسانێک کە خاوەن پێداویست تایبەتن یان کەمەندا من پێیان بڵێم کە هەرگیز لە ژیان نائومێد نەبن هەمیشە هەوڵ بدەن بۆ ئەوەی کە لە فکریاندایە هەوڵی بۆ بدەن دڵنیابن بە ئامانج ئەگەن کۆڵدان هەرگیز لە فکری مندا نەبووە هەمیشە وابیر ئەەکەمەوە کە
کۆڵ نەدەم و بەردەوام بم تا بتوانم ئامانجەکانم بپێکم هەروەک پێکاومە نەک هەرکەمەندامەکان بەڵکو ساغەکانیش چاو لە کەسانی بەهرەمەند بکەن و بە ئومێدەوە بڕوانە ژیان چکە خۆی لە خۆیدا ژیانی ینی جوانی هیچ پێویست نییە مرۆڤ خەم بخوا لەو نەهامەتیانەی کە داتە پێشی هەوڵ بدەین هەموو ئەو شتانێک کە جوانن کە دڵخۆشمانەکەن لەگەڵیان بەردەوام بین و ئیتر بەرەو ئامانج سەرکەوتوو بن.